ساڵانێکی زۆرە هەولێر و بەغدا لەسەر پرسی بودجە و موچە و هەناردەی نەوت و داهاتەکەی ناکۆکن. لە ئێستاشدا داهاتی ناوخۆیی و خاڵا گومرگەکانی هەرێم و زۆر پرسی تریش وێنەکانی ناکۆکی نێوان هەردوو لایەن گەورەتر کردووە. بەوتەی شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق باشترین بژاردە لە بەردەم حکوومەتی هەرێم لەم قۆناغەدا ڕێککەوتنە لەگەڵ حکوومەتی فیدراڵ. بەوتەی ئەندامەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوای چاوەڕوانیەکی زۆر ئەگەری ڕێککەوتن نزیکە و بۆ مەبەستەش هەنگاوەکانی داهاتوو وەڵام دەرەوەی ئەم پرسا گرنگە دەبێت کە حکوومەتی هەرێم و فیدراڵ لەسەر چ بنەمایەک ڕێککەوتن ئیمزا دەکەن. طبعا بەپێی لێدوانی هەردوو لە ئەگەری هەیە لە داهاتوویەکی نزیکدا بەنمونە لەو هەفتەیەدا دیار نییە ڕۆژەکەی، بەڵام لەم هەفتەیەدا لەوانەیە وەفدی هەرێم سەردانی بەغدا بکاتەوە و ئومێدی ڕێککەوتنیش زۆرەکە لە نێوان هەردوولادا بگەنە ڕێککەوتن. گرنگی ئەم ڕێککەوتنە لە ڕاستیدا زۆر گرنگە، بە تایبەتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەرچوون لەم تەنگیژە داراییەکی ئێستا تێیدا. ئەمە لە مانجی هەشداین تا ئێستا موچەی مانجی دوودرا بە فەرمانبەران بۆ چوونە هەڵەیە کە تەنها لە سەدا 20 موچەخۆران خەڵک موچەخۆر پارەکەی دەچێتە بازار، حرەکەی اقتصادی دروست دەبێ. نەبوونی موچەیان دواکەوتنی یەکسەر ڕاستەخۆ کاریگەری لەسەر بازار و لەسەر هەموو خەڵک هەیە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە بتوانێت لەگەڵ بەغدا ڕێک بکەوێت، چونکە ئەم ڕێککەوتنە جگەلەوەی یارمەتی دەرێک دەبێت بۆ دەربازبوون لەم قەیرانە داراییەکە ئێستا تێدایە دەبێتە بنەمایەکیش بۆ 2021. ئێستا حکوومەتی بەغدا خەریکی ئامادەکاریە بۆ دانانی پرۆژە یاسای بودجەی 2021. ئەگەر ئێستا لەگەڵ بەغدا ڕێک بکەوین حتمما دەبێتە بنەمایەک بۆەوەی لە بۆ 2021ش ڕێککەوتنێکی باشتر لەوەی ئێستا بکەین. بەوتەی شارەزایەکی بواری یاساش لە نێوان ڕێککەوتن و ڕێک نەکەوتن یەکەمیان بۆم قۆناغی هەرێم گرنگترە. ئەم شارەزای بواری یاسا ئاماژە بەوەش دەکات بۆم قۆناغا گرنگە هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستور ڕێککەوتن ئەنجام بدات، بە جۆرێک پرسی شایستە داراییەکانی پێشمەرگەش بکرێتە بەشێکی گرنگی ڕێککەوتنەکە. لەبارەی داهاتووی نەوت و چۆنێتی هەناردەکردنیشی دەشتی قادر ئاماژە بۆ دەکات ئەرکی حکوومەتی هەرێمە شەفافیەتی زیاتر لە کەرتی نەوتدا بکات و چیتر ئەم پرسە گرنگە ناکرێت داهات و چۆنێتی هەناردەکردنیشی بە شاراوەیی بمێنێتەوە. لە بینی ئەنجامدانی ڕێککەوتن و ڕێکنەکەوتندا بەهۆی ئەو زروفە دارایی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە زروفێکی نالەباری اقتصادی هەیە، بۆ ئەوەی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بێت حکوومەتی هەرێم وا باشە ڕێککەوتن بکات لەگەڵ حکوومەتی ناوەند، بەڵام چەند خاڵێک لە بەرچاو بگرێت. یەکێک لەو خاڵانە ئەوە بێت کە ئەو ڕێککەوتنە ڕێککەوتنێکی یاسایی بێت، دوور بێت لە بەرگە سیاسیەکەی، دوور بێت لە نیزاع و لە ناکۆشیە سیاسیەکان لە ناو دەستوری عفو لە ناو پرۆژەی بودجەی ساڵی داهاتوودا جێگەی بکرێتەوە پاڵپشت بە مادەی 2 لە یاسای بەڕێوەبردنی دارایی. طبعا ئەو مادەیە ئەو ڕێگەی داوە ئەو دەرگایی کردوتەوە لە لایەکەوە پاڵپشت بە مادەی 112 دەستور حکوومەتی هەرێم و وەفدی حکوومەتی هەرێم پێداگری لەسەر ماف و شایستە دارایەکانی هێزی پێشمەرگەی کوردستان کا لەبەرەوەی ئەو هێزە بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی. بۆیە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم ڕێککەوتنیش نەکات، ئەگەر بێت و ڕێککەوتنیش نەکات، پێویستە بەڕاستی ئەو کارتە لەمە دووە ملکەز بێت بۆ پەرلەمانی کوردستان، ملکەز بێت بۆ چاودێری سیاسی و شەفاف بێت و هەموو خەڵکێک بتوانێت ئیتیڵاع بکات یاخود چاودێری بکات بەسەر کەرتی نەوتەوە، بزانێت داهاتی چەندە، بزانێت چەند نەوت ڕۆشتووە، بزانێت لە کەرتی نەوتی هەرێمی کوردستاندا چ دەگوزارێت. لەسەر و هەموو ئەوانەشەوە پێویستە حکوومەت بیر لە میکانیزمێکی دیکە بکاتەوە بۆ پەیڕەوکردنی جۆرێکی دیکە لە گرێبەست کە و گرێبەستەی ئێستا دەیکا داهاتێکی زۆری بۆ کۆمپانیا نەوتیەکانە کە گرێبەستی هاوبەشیکردنیان عقودی مشارەکە PSE پێ دەڵێن، بیکات بە عقودی خدمە یاخود گرێبەستی خزمەتگوزاری. لەو کاتەدا پارەیەکی زۆر بۆ حکوومەتی هەرێم دەگەڕێتەوە. ئێستا لە بەغدا سەرۆکوەزیرانێکی نوێ کە کاری هەرە سەرەکی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە پاڵ ئەم ئەرکەشیدا سەرقاڵی زۆر پرس و دۆسیەی تریشە. حکوومەتی هەرێمیش کە لە قەیرانێکی قوڵدایە ئەگەرچی ئامادەیی ڕێککەوتن و سازانی لەگەڵ بەغدا هەیە، بەڵام پێشمەرزەکانی حکوومەتی فیدراڵ بۆ هەرێم بەشێکیان نوێن. هەرچۆنێک بێت
هەرێم تەنها ڕێگای سەرەکی ڕێکەوتنە لەگەڵ بەغدا و بە پێچەوانەشەوە ئەم دۆخەی ئێستا لە هەرێم هەیە درێژەی دەبێت کە لای کوردستانیان قبوڵکردنی ئەستەمە. هونەر ڕەسوول گەلی کوردستان ڕانیە.